چۆن وا بکرێت کە ئەم کێشانە پەرەنەسەنی و گەورەتر نەبێت. ئەمانە کەسیان متمانیان بە یەکتر نییە، بەداخەوە ینی ڕۆحێکی نیشتیمان پەروەری بە دی ناکەین، بۆ ئێمە عەمەلی عەسکەری ناکەین تا بڵێن با دوژمن پێمان نەزانێت بەر لەوەی ئەمە بڕۆین ئەو بێت. کەواتە هەتا ئێستا ئەو دانوستانانی کە لەگەڵ بەغدا بوو بە ڕای ئێوە استراتیژێتێکی دیاریکراوی نەبووە. ئەگەر ئێمە استراتیژێتمان هەبێ بێ لەسەر قسەی خۆمان بکەین، ئەو شتە لاوەکیانە بێ بینە دەستی دوجنەیەک. ئەمەش وەکو ڕێکەوتنەکانی تری لە دێت. ڕئیسەکەتان بڵێن ئەبێ ئەمە بکە، نەک بێ وڵات دەستور تەسبیت بکەم و یعنی ئەتبیت العەرش، باوی ئەوە نەما بێ لە پێش و کورسێکە خۆ قایم کرد، ئەبێ بێ لە پێش و دڵی خەڵک خۆش کرد، خەڵک کورسێکە بۆ قایم کرد. چاوپێکەوتن لەگەڵ محەممەد فەرەج ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان شەوی یەکشەممە کاتژمێر 8:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.